ئەمێ سەرەتا لە نمونەی چاوە مادەم ڕۆژی ژیانی شایە دوو نمونەی باش بێنمەوە. یەکێکیان حەریقی شاعری گەورەیە، ئەڵێ تاڵ و شیرین پێکەوە نەمدیوە چابێ یا چانە بێ، هەر کەسێ هامنشینی چانە بێ پێ چانە بێ. بەکر پشتەریش ئەو نەحەز لە چای خەز بوو، جا چای چایخانی شعب نییە، چایەکی زۆر تایبەتە، لەبەرەوە نییە کاتی خۆشی نییە دەواازەی ژوورەوە کایتە ژوورەوە لە شێوەی خاجا دروستکرا بوو. هەر کەسێ چایەکی چایخانی شعبی خواردایە لە خاجە درا. ڕۆژێک چایەکی تاڵیە خوارد، شعرێکی زۆر جوانی بووە و ئەڵێ ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ، شیرینی شەکر و لێوی هاوبەش بێ، گەر بە یەک پیاڵە سەرتی نەسووران ئەبێ سوورانی گردوونیش خەش بێ. مەسەلەی چا خواردن بۆتە عادەتێک کە من دەتوانم بیگەڕێنمەوە بۆی مادەیەکی هێورکەرەوەی تایە و ئینسانیش بە تایبەتی شەرق و ئەم دەفەرە پێویستمان زۆر بە هێورکردنەوە هەیە، چکە هەمیشە لە فەوزایین و فەزایەکی باشمان نییە. ئەمەش هۆکارە بۆ ئەوەی خوشمان پێوە گرتووە. لەبەرەوە من سەلامە ناسم نییە ڕۆژی 100 چاخوا. ئێستا کوڕێکی برادرمەیە شاعیرە، هەموو ڕۆژێ شەو تابانی 120 چا خوارد. یعنی کەواتە چا کاریگەری سلبی نییە، بۆیە تا ئێستا ئەو کەسانە ماون کە چا زۆرە خۆن. چا کاتێک کە دروست بووە خەڵک زۆربەی نازانن، بیدایەت لە شەرقا دروست بووە، چکۆ شەرق ئەوەندە بێئیش و بێکار بوون خۆیانەوەتە هەر شتێک نییە کردوانەتە بە نەریت. قاعیدێک کە ئەگەڕێتەوە لە شەڕ لە باقیەکەدا ئەنجێ لە بن دارێکە، داوی پەرداخی ئاوی گەرمەکات، گەڵایەک سوتوە ڕەشەبا ئەبێت، گەڵایەکەکەوێت دەکەوێتە ناو پەرداخاوەکەی و ڕەنگەکەی ئەگۆڕێ کە ئیخوا تامی زۆر خۆشە، ئەڵێ لەو گەڵایان بۆ لێکەنەوە. چا ئاوا دروست بووە، دوجار لە سەدەکانی 1970 گەیشتە ئەوروپا. من وەکو خۆم پێویستم بە چاخواردنەوە هەیە، لەبەرەوەی جگەرە خۆرم پێویستم بەوە هەیە مێشکم ئارام بێتەوە. زۆر جار کە شتێک ئەنووسم، مەسەڵەن چیرۆکێک ئەنووسم یان سیناریۆیەک نییە بۆ درامایەک ئەنووسم، پێویستە بە ئاگا بم و هەڵبەتە ئێمەش هەمومان دەزانین چا هۆکارێکە بۆ ئەوەی کە هەمیشە بە ئاگات ئێنێتەوە، نایەڵێ خەو لێ بکەوێ و کردومانە بە نەریت، کردومانە بە خوێشی گەورە، چوە لە شەرقا بەڕاستی ئەوەندەی چا سەرفەکرێت لە ئەوروپا سەرف ناکرێت.